ئەمە نووسینی ئاوات و حەزی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتن کە دەیانەوێت لە ڕێگەی هەڵدانی کۆلارەکانیانەوە ئەوە بە هەموو کەس بڵێن ئەوانیش خاوەنی دەیان خۆزگە و حەزن بۆیە گەشتبێنن ڕۆژێک ئەوانی ژوەگەر کەسێکی دیکە خزمەت بە وڵاتەکەیان بکەن. یەکێک لە مناڵەکان دەیەوێت بێتە مامۆستا و دانەیەکی دیکەش وێنەکێش. زۆریش دڵخۆشم، زۆر سپاسیان دەکەم پۆلیسی مەدەنی ماسا لەبەرەوەی ناپاکان نێڵم لە وڵاتەیە خۆش بەم کەلارەکەم هەڵا بەس زۆر بەرز نەبوویەوە لە داهاتووە حەزەکەم ببم بە دکتۆر چونکە ئەو خەڵکانی ئەو مرۆڤانەی کە نەخۆشن چاکیان بکەم. لە ڕۆژی جیهانی هەڵدانی کۆلارەدا بە مەراسیمێک ڕۆژێک دڵی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت خۆشکرا کە هەر یەکەیان بە ئومێدی هاتنەدی خەونەکەی هەوڵی دەدا زیاتر کۆلارەکەی بەرز بکاتەوە. لێرە 40 مناڵی خاوەن پێداویستی تایبەت و 20 منداڵی ئاسایی تێکەڵ بە یەک بوون بۆ ئەوەی پێکەوە بە هەڵدانی کۆلارەکانیان ساتێک بیرۆشیان بەرەوەڵفڕینی حەز و خولیاکانیان ئاوێتە بکرێت. هەستمان بۆ کرد کە ئەم مناڵانی هەڵەبجێش بە تایبەتی مناڵی خاوەن پێداویستی تایبەت پێویستە شارمەشتانی مناڵ شوێنەکانی تر کاتیان هەبێ بۆ ئەوەی کاتێکی خۆش بەڕێوە بەرە شوێنێ بۆ دابین کرێ. ئێمە بە پێویستمان زانی کە ئەمڕۆ لەم گۆڕەپانی مۆنومنتە کە شوێنێک گونجاوە و ئاوهاواکەشی خۆش بوو هەستاین بە هەڵدانی کۆلارە. ئەمانەوە مناڵەکانمان تێکەڵ بە قەیرانەکان نەکەین، تێکەڵی بەم ژیانە ناخۆشە نەکەین کە گەورەکان بەڕاستی تووشی بوون. لەبەرەوە ئەمانەوە مناڵەکانمان دڵخۆشکەین، دڵخۆشی ئەوان دڵخۆشی حتمەن گەورەکانیشە. هەڵدانی کۆلارە لە جیهاندا ڕۆژێکی تایبەتی بۆ دیاری کراوە و هەموو ساڵێک گەلان فستیڤاڵی بۆ ڕێکدەخەن. سەرەتا لە سەدەی پێنجەمدا و لە وڵاتی چین هەڵدانی کۆلارە بوو بە ڕێوڕسمێکی ساڵانە. لە هەڵەبجاش مەراسیمەکە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت سازکرا. هەرێکێک لە ئێمە لە سەردەمی مناڵیماندا دەیان خەون و ئاواتمان بووە، بەڵام ڕەنگە تاکو ئێستا بەشێکی زۆریان نهاتبنەدی. مناڵانی خاوەن پێداویستی تایبەتیش کە دەیان خەون و حەز و خولیانەیە هەمیشە بە ئامانج و بە ئومێدی هاتنەدی خەونێکیانەوە ژیان دەگوزارێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.